سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە وەرزێکی تری کار و چالێکەکانی لە وەرزی هاویندا دەست پێ کردو و کەمیشە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە لەم وەرزشدا جارێکی تر بووە بە ناوەندی پێگەیاندنی سەدان گەنجی کوڕ و کچی شاری ڕانیە کە ڕۆژانە گەنجان لەم ناوەندا گرنگی پێگەیاندندا سەرقاڵی گەشەپێدانی تواناکانیان و لەلایەن کەسانی شارەزاشەوە ڕێنمایی پێویست وەردەگرن. جیاوازتریش لە ساڵانی ڕابردوو لەم قۆناغەدا سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە شێوازێکی تری خزمەتکردنی گەنجان پەیڕەو دەکات، ئەویش بەکردنەوە و ئەنجامدانی چەندین خولی تایبەت کە لە ڕێگەی خولەکانەوە گەنجان دەتوان ببن بە خاوەنی پیشەیەکی تایبەت و لەدا توشدا لە ڕێگەی پیشەکەیانەوە بتوانن ببن بە خاوەن ئابوووریەکی سربەخۆ. لەم ساڵدا وەرزێکی تازەی کارکردنمان ڕاگەیاندووە خۆشبەختانە ڕێژەیەکی زۆر لە گەنجانی کوڕ و کچ بەشداری سەرجەم کۆرس و چالاکیەکانی سەنتەریان کردووە. دەورەکان یا کۆرسەکان زۆرتر گرنگیمان داوە بە فێربوونی زمان بە تایبەت زمانی ئینگلیزی، کۆرسە پیشەیەکانی دەرلاکی و چاکردنەوەی سپلێت لە بەرنامەی کارماندایە و کە ئەمڕۆ دەورەی دەرلاکی کراوەتەوە. بەردەوام بەشی کتێبخانە، بەشی کۆمپیوتەر، لایانی هونەری، بەشی موزیک یەکێک لەو شوێنانەیە کە ڕێژەیەکی زۆری گەنج تێیدا سوودمەند دەبێت و هەوڵمان داوە هەر لەم ساڵدا کۆرس بۆ زمانی عەرەبی هاوتەریب لەگەڵ ئەوە کۆرسی بەهێزکردنی وانەکانی خوێندن بکەینەوە بەو پێی خواستی گەنجان لەسەر ئەم کۆرسانە زۆرە. لەم بارودۆخ و قەیرانە داراییەدا کە گەنجان زۆرترین قورساییان لەسەرا هەڵدەگرێت بەوەی ناوەندەکانی گەنجان زیاتر دەرگا بەڕووی گەنجان دابکەنەوە. بەو پێ شاری ڕانی و دەڤەری ڕاپەڕین ناوچەیەکی زۆر فراوانە و کەمترین ناوەندی گەنجانی لێیە، بۆیە لەو ساڵدا ئێمە هەوڵمانداوە زۆرترین چالاکی بۆ گەنجان بکەینەوە بۆی ڕێژەیەکی زۆری گەنجان بێ بەرامبەر تێیدا سوودمەندی چالاکیەکانمان بن. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بووە بە شوێنی کۆکردنەوەی هەزاران گەنج و بە شێوەیەکی بەردەوامیش گەنجانی شاری ڕانیە بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە سەنتەری گەنجانی ڕانیە دەکەن و گەنجانی سنوورەکەش بوونی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بە گرنگ وەسف دەکەن و پێیان وایە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە توانیوێتی لە ئاستی خواسی گەنجان دابێت و خزمەتێکی بەرچاو بە گەنجانی سنوورەکە بکات. لەم ساڵدا لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە سێ خولی زمان ئینگلیزیم کردوتەوە، دوو خولیان بۆ ئاسی سەرەتاییە کە تایبەتە بە فێربوونی و تا چۆنێتی ڕستە دروستکردن بە زمانی ئینگلیزی و چۆن لە گفتوگۆدا بەکاری دێنی بەڕاستی خواستێکی زۆری لەسرە. لەبەر ئەوەی هەز دەکەم بەتایبەتی لەم ساڵدا زیاتر گەنجان بەتایبەتی دەرکیان بۆ کردووە بە گرنگی زمانی ئینگلیزی کە وەکو زمانێکی جیهانی لەم کاتە ئێستادا دەرکیان بەم گرنگە کردووە و خواستێکی زۆری لەسەر بەشداروێکی زۆرمان هەیە. لە هەموو کۆمەڵگەیەکدا ئیدی هونەر بەگشتی و مۆزیکش بە تایبەتی یەکێکە لە بناغە سەرەکیەکانی کە ڕۆشنبیری کۆمەڵایەتی بەڕاستی جێی خۆی دەکاتەوە لە هەموو جێگە شوێنێکدا و گرنگیشە گەنجان خۆ بە مۆزیک و سەرگەرمکەم بەنمونەگە لێرە بێت 4 ساعتیش تەمرینی مۆزیک بکە لەوەی باشترەکە بچێت لە جێگایەک بیر لە شتێکی خراپتر بکاتەوە. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە وەگێکێ لە گرنگترین ناوەندەکانی پێگەیاندن سیر دەکرێت و بۆ داهاتوش بە پێی پلانێکی تایبەت و دیاری کرا و پرۆژەکانی سەنتەری گەنجانی ڕانیە بەردەوامیان دەبێت کە سەرجەمی پرۆژەکان لە چوارچێوەی پێگەیاندن و دروستکردنی نەوەیەکی هۆشیار و خاوەن بەهرەدا خۆی دەبینێتەوە کە تیایدا گەنجان وەکنەوەی دوا ڕۆژ خۆیان نەخشی دوا ڕۆژیان دیاری دەکەن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.